سڵاو بە ڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕووماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. ماوەی دوو ڕۆژە کۆڕبەندی ئابووری داڤۆس دەستی بەکارەکانی کردووە لە کۆڕبەندەکەدا ژمارێکی زۆری سەرکردەی وڵاتان و سەرمایهداران و ئابووریناسان بەشدارن لە کۆڕبەندەکە. بەرنامەی کاری کۆڕبەندەکە موسەڵبریتە لە گۆڕانی کەشوهەوا و پاراستنی هەسارەی زەوی کە ئەوەی بە دیاردەی گەرمبوون دەناسرێت دەبێتە پانەڵێکی سەرەکی کۆبوونەوەکە. حتمما لەپاڵ ئەمەدا بەشێک لە سەرکردەی وڵاتان کۆ دەبنەوە بۆ تاوتێکردنی ئەو ڕۆژەی کە لە بارودۆخی ناوچەکەدا دەگوزارێت بە تایبەتی کە شان دیارێمی کوردستان بە سەرۆکایەتی بەڕێز کاک نێچیروان بەرزانی لە کۆڕبەندەکەدا بەشدار بوو و چەندین کۆبوونەوەی گرنگی ئەنجام داوە. هەموو ئەمانە دەبنە تەورێک و وەڵام لە میوانەکەم بەڕێز سەردەشتاف شارەزای بواری ئابووری وەردەگرم. کاک سەردەشت سپاس بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس. سەرەتا پێم خۆشە هەر وەک بەرچاوڕوونی زیاتر بۆ بینەران لە چەند دێڕێکدا پێم بڵێ کۆڕبەندی ئابووری داڤۆس چییە؟ ئەم کۆڕبەندە بۆ گرنگە؟ لە ساڵی 1970 لەسەر دەستی زانای ئابووری کلااوس شوراب ئەم کۆڕبەندە پێگەنراوە یاخود ساس کراوە و ساڵانە بۆ بیر و بۆچوون و ڕاگۆڕینەوە لەسەر بابەتە ئابووری و سیاسی و دیبلۆماتی و ژینگەیەکان وەک جەنابەت باسی کرد لە ڕێگەی سەرکردە جیهانەکان و ئەو کۆمپانیا زەبەلاحانەی کە ساڵانە داهاتیان لە ملیارێک دینار زیاتر ئەندام ملیارێک دۆلار زیاترە ئەندامن لەم ڕێکخراوەیە و ئەندامبوونی ئەم ڕێکخراوە لەسەر ئەساسی داهاتی زۆرە بۆ کۆمپانیاکان و کۆمپانیانن کە کۆمپانیای پاش پیشەسازین یاخود پیشەسازین کە کۆمپانیای زەبەلاحن و لێرەدا بۆچوون و ڕاگۆڕین و لەسەر بابەتە ئابووری و سیاسی و دیبلۆماسی و ژینگەی و ئەو بابەتە هەنووکیانەی کە ساڵانە لە دنیادا ڕوو دەدات گفتوگویان لەسەرەکرێت و لە پەراوێزی هەموو کۆڕبەندەکانە سەرکردە جیهانەکان و کۆمپانیا گەورە و زل و زەبەلاحەکان کۆبوونەوە و کۆنتاکت دروستەکەن لەگەڵ یەکتریا بۆ و بەرهێنانی زیاتر و قازانجی زیاتر لە ڕووی ئابووریەوانە لە ئاستی جیهانە. باشە کاک سەردەشانی بۆ نمونە کێن ئەوانەی کە دەتوانن لە کۆڕبەندێکی لەم شێوەیەدا بەشدار بن. بۆ نمونە ئەو مەرجوو پێوەرانە چییە دەبێت لە کەسی بەشداربوودا هەبێت بۆ ئەوەی ئامادەی دانیشتنی کۆڕبەندەکە بێت؟ لە ئەساسە ئەم کۆڕبەندە یاخود ئەم ڕێکخراوێکی کە ڕاگەنرا و ڕێکخراوێکی قازانجنەویسە وەک باسم کرد لە ساڵی هەفتاوێکەوە لەسەر دەستی زانایکی ئابووری دروست کراوە. بەڵام لەگەڵ ئەوەشا کە قازانجنەویستە ئەو کۆمپانیانە یاخود ئەو سەرکردانە جیهان کە ئەندامن لەم ڕێکخراوە ساڵانە بڕی ئابوونیان هەیە و مەرجی تایبەتی هەیە بۆ بوون بە ئەندام لەم ڕێکخراوەدا کە وەک باسم کرد ئەگەر کۆمپانیایەک ساڵانە لە ملیارێک دۆلار کەمتر پێیا بکە نابێتە ئەندام لەم ڕێکخراوە بەپێی میزانی کۆمپانیاکە لەسەر و ملیارێک دۆلار زیاترەوانە ئەبێتە ئەندام لەم ڕێکخراوە ساڵانە ئابوونەی تایبەتی خۆی ئەیە ئابوونەی ڕێکخراوەکان کۆمپانیاکان بە جۆرەکەی سەرۆکی وڵاتان بە جۆرێکە کە لەوێ بەپێی مەرجی ئەندام و ڕێکخراوە. باشە حتمما ئێمە سەبابەتی کۆڕبەندەکە کە لەسەر کۆمەڵێک پانێڵ بنیاد نراوە بابەتی گۆڕانی کەشوهەوا و بابەتە ئابوووریەکان ینی پانتایەکی بێشماری گفتوگۆکانی نێوان سەرۆکی وڵاتانە لە کۆڕبەندەکە. ئەمە چەند ساڵێک ینی ئەمە نزیکەی 50 ساڵم کۆڕبەندە ینی بەم شێوەیە دەکرێت تاکو ئێستا ینی لە دوای بەستنی ئەم کۆنگرە توانراوە لەسەر ئاستی ئابووری و کەشوها گۆڕانێکی فعلی دروستکە لەسەر ئاستی کۆی جیهان ئەم کۆڕبەندە. بەڵێ پێشەوە ئەمە ئەو ڕوونکەمەوانە کە ئەم کۆڕبەندە ساڵانە ساڵی یەک جار لە داڤۆس ڕوودەدا بەڵام هەر ئەم ڕێکخراوە ساڵانە لە چەندین شوێنی جیهان کۆڕبەندی تر بەڕێوە بە بەنمونە کۆڕبەندی ساڵی 2010 کە لە لوبناان ساس کراوە لەژێر ناونیشانێکە و لە هەندێک شوێنی تر ساڵانە کۆڕبەند ساز ئەکرێت. یعنی تەنها ئەرچی سەرچەم ڕێکخرا ئەو نییە کە لە داڤۆس یەک کۆڕبەند بەڕێوەبەرێ بەڵکو لەسەر پرسەکانی ئابووری و ژینگەوانە ساڵانە لە چەندین شوێن بەڵام ئەوەی کە چاوی لەسەر زیاترم کۆڕبەندەیە سەرچەکێتی کارە سەرچەکانی ئەم ڕێکخراوە. لە لایەکی ترەوانێت پرسی ژینگە و پرسی کەشوهەوا کە پرسێکی سەرچیە و سەبەبی دروستبوونی ژینگەیەکی خراپ یاخود کەشوهەوایەکی خراپ ئەگەر بگەڕێنینەوە بۆ ڕووە ئابوووریەکەی ئابووری کاریگەری یاخود کۆمپانیاکان یاخود پیشەسازی کاریگەریی ڕاستەخۆیان لەسەر پیسبوونی ژینگە و چینی ئۆزۆن هەیە کەواتە ئەمانن ئەبێ باز لە پرسی ژینگە بکەنەوە بۆ ئەوەی جارێکی تر بتوانن ژینگە بەو شێوەیە لە ڕووی گازەکانەوە لە ڕووی گازە سروشتەکانەوە یاخود کەمکردنەوەی دوانە ئۆکسیدینی کاربۆن ئەبێ ئەوان ژینگە فەراهەمکەنەوە بۆ دانیشتوانی سەرزەوی جارێکی لەبەرەوە پرسێکی گرنگە لە
کۆڕبەندەکە. باشە یعنی من بەستی پرسیارەکەم ڕێک ئەوە بوو بۆ نمونە چەند ساڵێکە باسی پاراستنی ژینگە و دیاردەی بەگەرمبوونی زەوی دەکرێت خۆ لەگەڵ ئەمەدا دەبینین ینی ساڵ بە ساڵ دۆخی ژینگە لەسەر ئاستی جیهان ئەگەر بە نمونە وەری بگرین بەرەو خراپتر دەچێت بۆ ئەم کۆڕبەندنەی توانیوە ینی ببێ بە مای دروستبوونی ژینگەیەکی باش بۆ هاوڵاتیان ینی لە ڕاستیدا خۆی زانستی جوگرافی دوو لقی هەیە لقێکیانە و سەرچاو سروشتیانن کە کاریگەریان هەیە لەسەر سروشت لقێکیانە ئەو سەرچاو مرۆیانن کە مرۆڤ کاریگەری هەیە لەسەر جوگرافیا لەسەر گۆڕینی کەشوهەوا لەسەر شێوازی دیموگرافی زەوی کەواتە مرۆڤ مادام لقێکە لە لقەکان هۆکارە بۆ گۆڕینی کەشوهەوا گۆڕینی جوگرافیا هەرە بێ مرۆڤ بەدەستی خۆی بۆ چاکردنی ئەم بابەتە کەواتە پرسەکە مرۆڤن لێرە و لەسەر ئاستی جیهانی تاوتوێ ئەکرێ بۆ ئەوەی کە کەشوهەوا و تەسیراتی پیسی ژینگە لە سەرچینەکانی ئۆزۆن و کاریگەری گازەکان و کاریگەری ئەو شوێنانی کە ئێستا بەدەستی مرۆڤ وەکو دارستانەکان وەکو ئەمازۆن وەک سووتانی دارستانەکانی ئوسترالیا ئەمانە لەسەر دەستی مرۆڤ دروستە بێ و هەندێک شوێن هەیە لە وڵاتان کە لە ڕووی ئابوورێەوە یاخود وەکو سەرچاوەیەکی بازرگانی خەڵوزی لێ دروست ئەکرێت لەو دارانە ئەمانە بۆ خۆی بێتە هۆی پیسبوونی ژینگە کەواتە ئەمانە ئەبێت جارێکتر ڕوونە کەواتە ئەم کۆڕبەندە توانیوێتی لایانی کەم ئەگەر کۆتایی بەو بارودۆخەنا لەبارەنێنێ کە لە ژینگەدا دروست بۆ لەسەر کۆی ینی جیهان کە ڕوو دەدات توانێتی هۆشیاری ژینگەی لای تاک دروستکات ینی پێت وایە تاک لە جاران زیاتر محتەمە بە پاراستنی ژینگەکەی واقعانەتر قسە بکەنم کۆڕبەندە تەنها وتنە ئەوەی یەتە سەر ئەرزی واقع و جێبەجێکردنی ئەو مرۆڤانن کە لە ئاستی جیهانە وەکو سەرکردەکانی ئەمریکا وڵاتە زلهێزەکان و وڵاتانی تر کە ئەبێ هەنگاو بنێن لە ڕووی سیاسی و لە ڕووی ترەوانێ بۆ ئەوەی کە لە ڕووی ژینگەیەوە ئێمە بتوانین هەنگاوی باش بنرێ لەسەر ئاستی جیهان دواتر کۆمپانیاکانن دواتر دابەزینی ئەم هۆشیاری وعەیە بۆ تاکەکانی کۆمەلگاکان لە بەڵام دانی کەم خۆ دەبوو تێگەیشتێکی عام لای هاوڵاتی دروست کات خۆ ئەمە لە پێناو باشترکردنی ژینگەدایە بە دڵنیایی وایە تۆ هەر لە فڕێدانی دەبێت ئاو بۆ خۆی ژینگە کاریگەری لەسەر ژینگە ئەبێت باشە بابەتێکی دیکە بابەتی ئابوووریە کەیکێکە لە پانێڵە گرنگەکان ئێستا عنی ئەوەی کە دەگوزارێت لە فۆرمە عامەکەیدا ئابووری جیهان جۆرێک لە شڵەقاوی پێوە دیارە هەر دوێنێ سندوقی نەختینەی راپۆرتێکی بەڵاو کردێتەوە دەڵێت لە سەدا یەک گەشەی ئابووری لەم ساڵدا دواکەوتنی تۆمار کردووە ئەمە هیچ پەیوەندێکی بە ئەو ململانیەوە هەیە کە لە نێوان ئەمریکا و چین دەگوزارێت وەکو شارەزایەکی ئابووری عنی هۆکاری دواکەوتنی گەشەی ئابووری بۆچی دەگەڕێتەوە بە دڵنیاییەوە ئەوەی کە لە بینی ئەمریکا و چینە گوزەرە کاریگەری سەرەکی و ڕاستەخۆ هەیە لەسەر ئاستی جیهانداوە لەسەر ئاستی منتیقەکەی ئێمەش بە تایبەتی ئەگەر ورتر لەمە بڕوانینە ئەوەی کە حکوومەتی عێراق یاخود دەوڵەتی عێراق بۆندێک لەگەڵ وڵاتی چین ئیمزاکە کاردانەوەکانی ئەمریکا لەسەر ئەو دۆخی کە ئێستا لە عێراقدا هەیە بۆ ئەوەی کە ئەم ڕێکەوتن نامەی لە بینی عێراق و چیندا سەر نەگرێ و ئایا ئەگەر عێراق لەم دۆخەی ئێستا بمێنێتەوە لەگەڵ ئەمریکایە ئایا دۆخەکەی بەرەو باشبوونەچەیە هەر لەم فەوزا سیاسیە ئامێنێتەوە ئایا لەگەڵ چینە بکەوێتە ڕێکەوتن نامەکان و بکەوێتە جێبەجێکردنی ڕێکەوتن نامەکان ئایا دۆخی عێراق بەرەو باشترە ڕواایە بەرەو خراپتر ئەڕوە ئەمە لێرا قسەکە ئەوەیە ململانەیەکی ئابووری ئێستا لە جیهانە هەیە ئەوەی کە جارانیان و بەهێزی سەربازی وڵاتان داگیر ئەکرێ بەڵام ئێستا جەنگی تازە جەنگی ئابووریە کەواتە ململانەکان و دابەزینی بەهاکان مەسەلەن لە ڕووی ئابووریەوانێ هەمووی پەیوەندی بەو ململانە سیاسیانەوە هەیە کە لەسەر بابەتە ئابووریەکان باشە کاک سەردەژۆ شارەزایەکی ئابووری ئەم ململانەی کە دەگوزارێت لە ناوچەکەدا لە پێناو باشترین دۆخی ئابووری لە تەواوی جیهان یاخود بە جۆرێک بۆ خۆی ئەمە هۆکارێکە بۆ لەباربردننی گەشەی ئابووری لە جیهاندا ینی دەورەکە دەورێکی چۆنەکە ڕوو دەدات لە ڕاستیە خۆی ئابووری بەرژەوەندیە هەر وڵاتێک هەر لایەنێکە لە ڕووی ئابووریەوە گەشە بە ئابووری خۆی بە ئەوێ بەرژەوەندی خۆی بپارێزە لە سامان و لە داهاتی هەموو سەرچاوەکانی دەوڵەتانی دنیا وڵاتێک وەکو ئەمریکا سەرچاوی سروشتی لە عێراق و لە چەندین وڵاتی تر دابینەکە بۆ ئەوەی کە ئابووری ئەمریکا پێ بژێنێتەوانێت کەواتە ئەو پشکی خۆی ئەوێ ئەو وڵاتە زلهێزانە پشکی خۆیانەوە نەک لەوەی کە لە ئابووری خۆیان لە وڵاتی خۆیانە ئابوووریەکان بەهێز بکەن و پشکی خۆیانەوێت لە سەرمایە و لە ژێرخانی وڵاتانی تریشە باشە کاک سەردەشتەر دەمەیە بۆ چون بزانم لەسەر ڕێکەوتنەکەی چەند ڕۆژی ڕابردووی نێوان چین و ئەمریکا کە لە دوای گرژێکی زۆری نێوان ئەمریکا و چین هات
ئەم ڕێکەوتنە دەکاتە ئەوەی کە ئەو گرژیانی کە لە نێوان ئەمریکا و چین هاتووە کۆتایی پێ بهێنێت؟ بە دڵنیاو ناکاتە ئەو گرژانە لەبەرەوەی بەرژەوەندی ئەمریکا ئازانین لە ڕووی وەرگرتنی تاکس زەریبە لەسەر بەرهەمەکانی چین و لە ڕووی ئابوووریێوانەوە لە بەرژەوەندەکانی ئەمریکا ئەوێ پشکی هەبێت لە هەموو شوێنێکی جیانە لە ڕووی ئابووری و لە ڕووی زەریبە و لە ڕووی داهاتەکانەوە بۆ ئەوەی کە داهاتی ئەمریکا بە شێوەیەکی باش بەرز بکاتەوانێ لەبەرەوە ناگەنە ئەو نەتیجەی کە دەستێکی وە بەرهێنانی زۆر گرنگ هەیە لە چینە ئەمریکاش زەریبەیەکی زۆری ئەوێ لەسەر بەرهەمە چینەکان بە نمونە مۆبایلی هواوی کە شەریکەکەی تەنگەژەیەکی بۆ دروست کرد ئەمریکا لەبەرەوەی کە زەریبەیەکی زۆر نایە بەڵام چین بیری لەوە کردوانێت لە شەریکەی هواویە بێت ناوی شەریکەکە بەشێکی بگۆڕێ بە ناوێکی ترکە پێوترێەوە نور مەسەن لێرەوانە ڕێژەیەکی تر ئەفرۆشێەوە بازاری جیهانی داگیر کرد تا ئێستا چین توانیوێتی بە نەتیجەیەکی باشەوە لە ململانی ئابوووریەکانی ئەمریکا دەربچێت؟ زۆر سەرکەوتووە لە بەرەوەی کە هەموو بازاری جیهانی کۆنتترۆل کردووە لە ڕووی ئابوووریەوە زۆربەی بازاری جیهانی کۆنتترۆل کردووە لە ڕێگەی فرۆشتنەوە جا ئەم فرۆشتنە کواڵەتی نزمە بەرزە بە هەر جۆرەکە ئەو بۆ دروستەکە بە هەر شێوێک بتەوێت بەڵام ئەمریکا زیاتر تەرکیزی لەسەر کواڵەتە زۆر باشەکانی جیهان هەیە و ئەم کواڵەتیانە زەریبیان ئجگار زۆرە وەکە ئەگاتە بازارەکانی دەرەوەی ئەمریکا زۆر ئەکەوێت لەسەر بەکارهێنەر کەواتە بەکارهێنەر هەمیشە بە دوای هەرزان ئاگەڕێ بە دوای کەمترین نرخ ئاگەڕێ لێرە ئەوەمان بۆ ڕوونەبێتەوە کە سینە بازار کۆنتترۆل ئەکا لە بەرەوەی بە نرخێکی هەرزان و بە دەستێکی کرێکاری هەرزان و بە زەریبەیەکی کەم ئەم بەرهەمە دروستەکە و کۆنتترۆلی بازارەکانی جیانی پێکا وەکوی باسم کرد ڕێژەی بەرزبوونەوەی فرۆشی شەریکەی هواوی گەیشتۆتە لە 1970 و ڕێژەی ئەپڵ چۆن لە شوێنی خۆیەتی یاخود لە بازاری جیهانە خواستی چەند لەسەر باش دەتوانین بڵێنێکێک لە هۆکارە سەرەکیەکانی ئەوشی کە ترامپ وا لە ترامپ کابی لە ڕێکەوتنێکی سەرەتایی لەگەڵ چین کاتەوە هەر بەقوەتی ئابووری چین و پلانە ئابوووریەکەی بووە بە دڵنیایی وایە ئەوەی کە ترامپیشی لەسەرەکە ساڵی 1930 بۆ 21 ویلسن سەرۆکی ئەمریکا بووە بابەتێکی هەیە بە ناوی ئامۆژگاری و درۆ ترامپ ئیش لەسرە ماکە کە وێلسن و توێتی نەخێر بۆ جەنگ بەڵکو بۆ شتێک تر کە زۆر لە جەنگ ترسناکترە ئەویش چارەسەری ئاشتیانەی ئابووریە چارەسەری ئاشتیانەی ئابووری ئەوەیە کە ترامپ ئێستا کاری لەسەرەکە ئەوەی سەرۆ گۆڵسنی ساڵی 1930 بۆ 21ەوە باسم کرد ئەم چارەسەری ئاشتیانەیە لە ڕووی ئابووریەوانە زۆر کاریگەری زیاترە وەک لە جەنگ ئێستا ئەمریکا لەگەڵ چینە ڕێکەوتنێکی ئابووری ئیمزا ئاکا بەڵام لە بەرژەوەندی خۆی لە بەرژەوەندی پەیداکردنی پارێکی ێزگار زۆر بۆ بەرزبوونەوەی داهاتی ئەمریکا لە لایەکی ترەوانەیە ئەگەر هەر لەسەر ئەم ئامۆژگاری درۆی وێلسن قسەیەک بکەین ئێستا لە ڕووی ئابووریێوانەیە کە ئەمریکا گوشارێکی خستۆتە سەر ئێران هەناوی ئێرانی دەرێناو لە ڕووی ئابووریەوە وای کردووە کە ئێران ببێتە وڵاتێکی لاواز لە ڕووی ئابووریێوانە جا ئەم لە ڕووی ئابووریەوە لاوازبوونە دواتر پەل ئەچێشێ بۆ ئەوەی کە خەڵک بێنە سەرجادا خەڵک پەنابەر نەبەر ڕوخاندنی دەوڵەتەکە ینی هەموو ئەگەرێکی تر لە سەرەتایکی ئابووریەوە دەست پێەکە لە وڵاتە باشە من حتمما ئەوەی کە لە گفتوگۆکەم ماوەلەگە بەڕێستا تەرخانی دەکەم بۆ بەشداری شاندی هەرێم ینی ئەوەی کە دوو ڕۆژەکە بەڕێز کاگنێکیوان بەرزالی بە شاندێک لە کۆربندەکە بەشدارە ینی تەواوی میدیا جیهانی و ئیقلیمی و دەوڵەتەکانی بۆ خۆی ڕاکێشەوە بەشداری شاندێکی هەرێم بەم شێوەی بۆچی گرنگە بۆ هەرێم سەرکەوتنی هەر لایەنێک هەر سەرۆکێک هەر کۆمپانیایەک لە داڤۆز لە بنیادنانی داهاتوێکی هاوبەش لە دنیایکی دابش بووە لە ژێرەم دروشمەیە سەرکەوتنەکە ئەوەیە تۆ چەند کۆمپانیای نێودەوڵەتی و لە ڕووی یاسایی ئەوانێ لە ڕووی فراهەمکردنی کارەوانێ دەستیانەگری بیانێنیتە وڵاتەکەی خۆت لە ڕووی کەمکردنەوەی ڕێژەی بێکاریەوە لە ڕووی دروستبوونی پیشەسازیەوە لە وڵاتەکەی خۆتانی گرنگی ئەوەیە تۆ لە پانێڵەکان چیتە ئەگەی وە لە پەراوێزی پانێڵەکان ئەلگەت چەند کۆمپانیا و سەرکردەی جیهانی لە ڕووی دیبلۆماسی و لە ڕووی ئابووریەوە ئەبیتەوانێ و دەستی کارکەرێنیتە وڵاتەکەی خۆتەوە پیشەسازیەکی باش دروستەکەی لە وڵاتە بۆی کە لە چەندین ڕوانە کاریگەری هەبێ لەسەر بوژانەوەی ژێرخان و سەرخانی ئابووری وڵاتەکە هەرێمی کوردستان ئەو موقعە جوگرافیا ئابووریە کە وڵاتان ئەم قەناعەتیان لە دروست ببێت کە فعلەن دەبێت کۆمپانیەکانی ئەوان بێنە ئێرە و بەرهێنان و سەرمایە گوزاری بکەن بە دڵنیایە و لەبەرەوەی ئێمە خاچێکی باشمانەیە خاچێکی زۆرمان هەیەەوە لەسەر ئەم خاکاتوانین چەنەها شەریکات و مەسانعی پیشەسازی دروست بکەین
لێرەدا دەستی کار هەرزانترە وەک لە ئەوروپا وەک لە ئەمریکا وەک لە چەندین وڵاتی تر لێرەدا مشکلی زەرائی بتوانین کەم بکەینەوە بۆ کۆمپانیاکان کە بتوانن ئەوان بە ئاسوودەتر ئیش بکەن بیر لە قازانجی زیاتر بۆ خۆیان بکەنەوە بەڵام لە هەمان کاتا سوودێکی باشیان بۆ ئێمە هەبێ ینی تۆ ئەبێ لە ڕووی یاساییەوە ئەبێ لە ڕووی فراهەمکردنی کارە بۆ کۆمپانیاکان بیت واتیان بگەێنی کە ئێرە باشترین موقع بۆی کە ئەوان باشە کاک سەرجانی لە پەنای ئەم بۆچونەدا بۆچونێکی دیکەش پێی وایە کە ئێمە بەقەت ئەو دەرفەتەی کە وڵاتانی دیکەی ئیقلیمی و نێودەوڵەتی ڕەخساندومانە نەمانتوانیوە سوودی ئابووری بۆ خۆمان بەدەست بخەین ینی لەگەڵ ئەم بۆچونەدا هاوڕای ینی عقلی ئابووری ئێمە لە ئاستێکدا بتوانێت بۆ نمونە کاتێک کۆمپانیایکی ئەمریکی دێتە هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەوەدا ینی قازانج و سوودی هەرێمیشی تێدا بێت ینی دووقاتی ئەوە سوودەکە بۆ خۆمان بەدەست بخەین بە دڵنیایی ئەگەر ئێمە لە ڕووی ئابووری ینی باسی عقلی ئابووری هەرێمی کوردستان بکەینەوە عقلانێکی ئابووریە بن بەڕێەوە باشە نەگەوەی لە ئامانجانەوە بۆ کە ئابووریەکی باش بۆ هەرێمی کوردستان بنیاد بنێن بەڵکو ئامانجانەوە قەیران هاتوۆتە بەردەمیشمان لە ڕابردووە ئەمان بە عقلێتێکی باش توانیویانە قەیرانیش ئەزمەی قەیرانیش بن ینی ئیدارەی ئەزمە بن ئیدارەی قەیران بدەن لەبەرەوە ئێمە سەرکەوتوو بووین لە ڕووی ئابووریەوە لە چەندین خاڵە یەکەم ویستومانە ئابووریەکی سربەخۆ دروست بکەین بە هەموو مەسەلەن بربەستەکان بە هەموو بربەستەکانی کە هاتوۆتە ڕێگامان لە ناوەندە ئیقلیمیەکان و لە ناوەندی خۆمان کە بەغا بۆ لە ڕووی فیدراڵیەوە ئێمە توانیومانە ئابوووریەکە بگەێنینە خاڵێک لە ڕێگەی وڵاتێکی وەکو تورکیاوە نەوت هەناردەی دەرەوە بکەین و سەر بەخۆیانە کاری خۆمان بکەینە تا و کاتانی کە ڕێگریمان لێکراوە دواتر کە قەیران دروست بووە لەگەڵ دروستبوونی شەڕی داعش و هاتنیە و هەموو سەرچاو مرۆیی کە لە ئاوارەکانی سووریا و موسڵۆمانە کە ڕویان کردوتە هەرێمی کوردستان ئێمە توانیومانە نەک ئیدارەی قەیران بین نەک ئیدارەی ئەزمە بین بەڵکو توانیومانە 2 ملیۆن ئاوارش لە کوردستان لەگەڵ خۆمان بەخێ بکەین وەک حکومەت هەرێمی کوردستان هەر دەوڵەتێکی تر بووە نەک هەرێمێک هەر دەوڵەتێکی تر بووە بەرگەی قەیرانی ساڵێکی حکومەت هەرێمی کوردستانی نەئەگرت و فەشە لێ هێنا باشەکەواتە ئەو پەیوەندی کە پێگەی هەرێمی کوردستان بە وڵاتانی دیکەوە دەبەستێتەوە زیاتر بابەتێکی ئابووریە خود سیاسی کامیانە هەردووچانە ئێمە توانین ئێستا بڵێن ئابووری سیاسی دوو چەمکن کە بەیەکەوە نەبێ هەڵناکەن تۆ سیاست بەبێ ئابووری ناتوانانی بکەی ئابووریش سیاستێکی حەکیمانت نەبێ ناتوانانی ئابووریەکی باشت هەبێ لە هەرێمی کوردستان ئەگەر بڵێن زۆر باش لە ڕووی ئابووریەوە کار کراوە ئەوەیە کە هەتاکو و سەردەمی کابینەی پێشووکە بە ڕێزنێ چیروان بارزانی سەرۆکی کابینەکە بووە بنیادنانی ئابووریەکی باشمان هەبووە لە هەرێمی کوردستان بەڵام ئێستا کە کابینەیەکی ترمانەیە هاتوین چاکسازیەکەین لە بنیادنانەکەیە چاکسازەکە بۆ معنایە تۆ ئەگەر نەکەوتبیتە سەر پێی خۆت لە ڕووی بیرکردنەوە لە بۆ سیاسەتێکی باشی ئابووری ناتوانانی چاکسازی لە بنەما ئابوووریەکان بکەیت ناتوانانی چاکسازی لە جومگەکانی دەسەڵات و لە هەندێک جومگا بکەیت کە تۆ تموحی ئەوەت هەبێ باشترین داهات پێیا بکەیتەوە بۆ هەرێمەکەی خۆت و بەکاری بێنیتەوە لە خزمەتی دانیشتوانی هەرێمەکەی خۆتە باشە هەر ئەمڕۆ ترەمپ و بەڕێز کاک نێچیروان بەرزانی کۆبوونەوەتەوە یعنی ئەم کۆبوونەوەیە زۆر شرۆڤەی بۆ کرا یعنی ئەمە دەکاتە ئەوەی خوێندنەوەی ئەوەی لێ دەکرێت کە لە ماوەی داهاتوودا فعلەن ئەمریکا استراتیژێکی ڕوونی بۆ هەرێمی کوردستان هەیە دەیەوێت لێرەوە داخڵ ببێت ینی ئەمە دەخوێنرێتەوە جیۆستراتیژی ئەمریکا و جیۆکۆنۆمیکی ئەمریکا جیۆ ئابووری ئەمریکا ئەمانە هەمووی کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر کورد هەیە و کوردیش بە هەمان شێوە کاریگەری ڕاستەوخۆی لە ناوچەکە هەیە لە ڕووی وزەوە لە ڕووی جوگرافیاوە لە ڕووی سیاسیە و لە ڕووی ئابووریەوە لە ڕووی هاوپەیمانی ئەمریکیەکان لە تێکشکاندنی هەیمەنەی داعش و ڕوبەڕووبوونەوەی تیرۆر کە ئێمە لە ڕاستیدا وەکو کورد لە ناوچەکەدا کە چوار دەورمان ئەوەیە کە خوێندنەوەی بۆ کرا و تعریفی هەیە لەلایەن ئەمریکیەکان و لەلایەن هاوپەیمانەکانەوە تورکیا ئێران عێراقا کە بینیم بە چ دۆخێکا تێ ئەپەڕن لەناو ئەم ناوچەنە ئارامە ناسەقامگیرەیە کە ئێمە هەرێمێکین لە سەر بە عێراقین لەناو ئەم وڵاتە ناسەقامگیرە نەئارامە ئێمە هەرێمێکی سەقامگیر و ئارام و سربەخۆ لە ڕووی ئابووریەوە هەمان بوو مەسەلەن ئێستا ئەگەر سربەخۆیەکە نیمچە سربەخۆیەک بێ بڵێن بۆ خۆمان داهاتێکمان هەیە و حکوومەتی عێراقی داوای نەوتمان لێکە ئەیان بمان جرنەوە بۆ ژێر دەسەڵاتی خۆیان و بۆی کە لە ڕێگای سۆمۆنەوە بفرۆشرێ بەڵام ئەوەی کە هەرێمی کوردستان هەی بووە هەیمەنەی دەوڵەتێک بووە هەیمەنەی هەر ئەوە بووە کە ئێمە دانی ئەومان پیانەنراوە کە سربەخۆ بینج نا هەیمەنەی دەوڵەتێکمان هەبووە هەمیشە کە لە هەموو ئەو ڕوانەی باسم کرد ئابووری و سیاسی کۆمەڵایەتی ئێمە پێگەی خۆمان هەبوو لە ناوچەکەیە
باشە ئەمە تەنها لایەنە ئابووری و سیاسەکە وای کردووە یا خۆت بۆ خۆی جۆرێکی دیکە بارودۆخی ناوچەکە بە تایبەتی گرژەکانی ئەمریکا و ئەو موقع سیاسی کە هەرێمەتی لە ناوچەکەدا ئەمەش بۆ خۆی وایە ترام کردووە کە لە نێو تەواوی سەرکردەکانی داڤۆس تەنها گەڵ 6 سەرکردە بۆ بێتەوەگەیان کاگنێژیوان بەرزانی بووە ینی تا چەند بارودۆخی ناوچەکە پەیوەندی بەم بابەتەوە هەیە هەمویان فاکتن بۆ ئەوەی کە تۆ هەمویان هۆکارن بۆ ئەوەی کە تۆ سەرکردەیەکی جیهانی وەکو ترام لەگەڵ بەڕێز نێچیروان بەرزانی کۆبوونەوەیکی گرنگ بکەن لە ڕووی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و هەموو ئەو ڕوانەی کە باسی لێوە کراوە لە کۆبوونەوەکە هەمووی فاکتن بۆ ئەوەی کە وەک باسم کرد ئێمە هاوپەیمانین لەگەڵ ئەمریکا ئەگەر سەیری کاتی کۆبوونەوەکە بکەی کاتی کۆبوونەوەی نێچیروان بەرزانی پێش کاتی کۆبوونەوەی عێراقیش بۆ تەنانەت لەو بەرنامەی کەدانرا کەواتە کات گرنگە بۆ ئەوان ئەزانن چێ پێش چێ ئەخەن و دانیشتنەکانیان لەگەڵ چێایە دانیشتنی سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ ترام لە ڕووی دیبلۆماسی و لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسی و لە هەر ڕوویەکە خوێندنەوەی بۆکەی لە ڕووی ئەمنیەوە لە هەر ڕوویەکە خوێندنەوەی بۆکەی لەبەرەوەی ئێمە لە منتیقەیەکی ناسەقامگیران وەکو جوگرافیا هەرێمێکی بە سەقامگیر و ئارامین لە ناو ناوچەیەکی خوێناویە ناوچەیەکی پڕشەڕ و کێشە ئەمەیەکە وای کردووە تۆ خوێندنەوەت بۆ بکرێ وای کردووە کە تۆ دانیشتنت لەگەڵ بکرێ هەنگاوت لەگەڵ بنرێ بۆ ئەوەی کە بتوانرێت تۆوەکو خۆی بهێڵرێتەوە یاخود باشتر بێت باشەکەواتە ئەوەی ڕوونەکە لانی دیبلۆماسی سیاسی و سەربازی هەرێم بۆتە بابەتێکی گرنگی نێودەوڵەتی ئیقلیمی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەی بەرەنجامی ئەم کۆبوونەوە دیدارانە دەبینن کە لە نێوان کاگنێچیروان و ئەو سەرکردانە دەکرێت لە ڕاستیا بەرئەنجامەوەی کە ئەمڕۆ هەیە وەکووتمان جارێ گفتار و کۆبوونەوەیە بەرئەنجامەوەی کە بکەوێتە سەر واقع بکەوێتە سەرەوەی کە چەندین کۆمپانیا لە کۆمپانیا نێودەوڵەتی ڕووبکەنە هەرێمی کوردستان و لە چەندین ڕووی ترەوانە ئێمە بتوانین سوود لەم دانیشتنانە ببینین و بکەوێتە سەر ئەرزی واقع جێبەجێکردنی ئەو شتانەی کە باس کراونەوەوانەی کە لە ڕووی لە کۆبوونەوەکان باس کراون دەتوانین بڵێن هەرم هۆکاری ژوای کردووە کە لە هەمان کاتدا ینی دەسەڵاتدارانی تاران بە داوەتنامەی فەرمی بانگشتی سەرۆکی هەرێم بکەن بۆ تاران نازانم ئەمەیان لەسەر چه ئەساسێکە بەڵام ئاساییە تۆ لە ڕووی دیبلۆماسی وڵاتی چۆک و قەتەر لانی کەم بۆ منە بۆ گرنگ بووە بەڵێ وڵاتی چۆک و قەتەر کە 300,000 کەس دانیشتوانی هەیە و وەکو مەساحە بچووکە بەڵام لەگەڵ سەرتاپای جیهانە لەگەڵ هەموو لایەنەکانی جیهانە لە ڕووی دیبلۆماسی و کۆنتاکتی هەیە کەواتە ئاسایی حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەک لەگەڵ ئەمریکا و ترام دابنیشەوە لە لایەکتریشەوە لەگەڵ ئێران دابنیشە لە ڕووی دیبلۆماسی و کارێکی ئاساییە و ئەگەر بڵێم پێگەی گرنگی دیبلۆماسیەتی هەرێمی کوردستان دەرەخات ئەمە نابێتە ئیحراجی بۆ دەسەڵاتدارانی هەرێم چونکە ئەمڕۆ بەشێک لە قوپشاندنانی عراق و سەرکردەی عراقیەکان داوان لە بەرهەم ساڵح کردووە کە لەگەڵ تراب نابێ بە هیچ شوێ کۆ بێتەوە ینی ئەم قسەیە بۆ سەرۆکی هەرێمی کوردستان ڕاستە بە پێچەوانەوە هەرێمی کوردستان ناوچەیەکە لە عێراق کە 100 ساڵە داگیر کراوە ئێمە سیاسەتی ئێمە لە هەرێمی کوردستان بە جۆرێکە سیاسەتی حکوومەتی عێراقیە گەر بڵێم ئەوان بە جۆرێکی تر بە پێی خواستی خەڵکەکە خۆیان سیاست دەکەن سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و لە هەندێک ڕۆ گەیشتوتە لە ڕووی دیبلۆماسیەوە گەیشتوتە خاڵێک کە حکوومەتی عێراقی ئەگەر بڵێم بە چەندین ساڵی تر ناتوانێت بگاتە ئەم دۆخێک کە حکوومەتی هەرێمی کوردستانی تەیە لەبەرەوەی ناوچەیەکی ناسەقامگیر و پڕ لە خوێن و شەڕ و ئاژاوەیە حکوومەتی عێراقی کەواتە ئەوەی کە ئەو خۆشگوزەرانی و کەشەی کە دروست بووە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە بە سیاسەتێکی عاقلانە و حەکیمانە لە هەموو ڕووەکانەوە کاری لەسەر کراوە و ئێستا ئێمە لە نقطەیەکان کە ئەبێ حکوومەتی عێراقی چاو لە ئێمە بکات بە پێچەوانەوەی کە ساڵانی ڕابردوو هەندێک سەرکردەی سیاسی هەبوونیان و دەبێ ئێمە چاو لە حکوومەتی عێراقی بگەین بۆ ئەوەی بگەینە ئەو دۆخە باشە بە پێچەوانەوە حکوومەتی هەرێمی کوردستان سیاسەتەکەی زۆر باشە و گەیشتوینەتەوە خاڵێک کە حکوومەتی عێراقی بە پێچەوانەوە حکوومەتی عێراقی ئەم شایەتێ دەدات بۆ ئەزمموی سیاسی هەرێمی کوردستان یعنی دەیەوێت ئەم مەزمونە وەربگرێت واقعەکە لەکوێ ئەبینرێ ئەگە حکوومەتی عێراقی شایەتی نەیەت ساڵانە بە سەدەها 1200 گەشتیار لە بۆنە و مناسەبەکان ڕووناکەنە هەرێمی کوردستان لە بەغاو لە ناوەندەکانی تر و لە بەسرە و لە دیالە و ڕووناکەنە هەرێمی کوردستان بۆ ئەوەی شەوێک بە خۆشگوزەرانی تێ